دکتۆرە سارام لەگەڵە کە پسپۆڕی نەخۆشەکانی شێرپەنجەیە باسی کاریگەری خۆراکێکین لە توشبوون و هەم لە چاکبوونەوە لە شێرپەنجە. دکتۆرە بە خێراتی بانیت باش. باش سڵاوێ و لە سپاس بۆ بینەرانیش. بەڕێزت. پێمان بڵێ لە ڕووی زانستیەوە خۆراکێکی دیاریکراوە هەیە کە خراپ بێ بۆ شێرپەنجە؟ هەتاکو ئێستا نەخێر لە سایە سەد تەسبیت نەبووە کە فلانە خۆراک هۆکارێک بێ بۆ توشبوون بۆ شێرپەنجە. بەڵام بەس هەنێک خۆراک هەیە کە هاوکارن یاریدەدەرن یاخود توشبوون بە شێرپەنجە سەریعترێک ئەکات. باشە وەکو چی ئەو خۆراکانێک کە باش خۆی ئەگەرم بە شێوەیەکی کە باسی کەم ئەعتماد دەکاتە سەر ئۆرگانەکە. هەنێک ئۆرگان هەیە کە بەرکەوتی مباشری هەیە لەگەڵ خۆراکە وەکو جیهازی هەرس و جگەر کە ئەمانە کە خواردنەکە ئەچێتە خوارەوە مباشر بەری ئەکەوێ. بۆیە ئەگەر مادەیەکی شێرپەنجەیی تیابێ یان موسەببێکی تیابێ ممکنە یەکەم شوێن لەو ئۆرگانایە تووشی شێرپەنجە ببێ. بۆ نمونە لە مەعیدەیە مادەی خوێی زۆر بینە خوارەوانە بۆ کۆڵۆن سووتوی خەلووس. طبعا ئەم سووتووە لە زۆر جۆری خواردنا بەدی ئەکرێ. بۆ نمونە لە کولێرەی بازارە کە هەنێ جار پشتەکەی سووتوی ڕەشی پێوەیە و هەنێکمان گوێناینێ ئەیخۆین. یاخود لە کاتی برژاننا گۆشتی برژاو کەباب هەنێ شوێنی ئەسووتێت و ئەبێ بە خەلووزنا خەڵوزەکەی پێوە ئەلکێ کاتێک کە ئەخورە ئەوژێکێکە بێ لە موسەبیبەکان هۆکاری یاریدەدەرەکان بۆ توشبوون بە شێرپەنجە. باشە. دەربارەی میوە و سەوزە ئاڵێ چی؟ طبعا میوە و سەوزە هەتاکو ئێستا ئەوەی باسی باشی کراوە باسی خراپیەکەی نەکراوە بیزات بۆ شێرپەنجە. مەبەستم ئەوەیە توانین وەکو دژە شێرپەنجەیەک سەیری بکەین؟ خۆی هەموو خۆراکێک بە شکڵێکی عام ئەگەر تعبیرەکەم ڕاست بێت و شیاو بێ بە ئوسوڵ بخورێت زیادە ڕەویتیان نەکرێ هەمووی بەشی خۆی ئیسیفادەی هەیە و زەرری کەمە بێتەوە. بەس ئێمە کاتێک خواردن زەرری هەیە کە زیادە ڕەوی ئەکەینتیایە. حتا میوە و سەوزەش کە ئێمە ئەڵێن چەندێک باشە زیادە خۆری تیاکرا لەلایەکی ترەوانێ زەرەرمان لەیە. بۆچی لەبەرەوەی شەکرێکی زۆری تایە. ئەم شەکرە زۆرە دوای ئەبێ بە قەڵەویش خۆی یەکێکە لە هۆکارەکان بۆ توشبوون بە شێرپەنجە. بۆیە محاولەکەین حد الئیمکان هەموو جۆرە خواردنێک بکرێ بخورێت بەڵام بەس لە ئوسوڵی خۆیان. زۆر باشە. ئەمە بینەرانی خۆشەویست ئاگادار کەم لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتی فەیسبووک ئەوانەی لە پەیجی فەرمی کورسات دێسە بینەرمانن ئەتوانن لە کۆمنت پرسیارەکانە بنووسن و منیش وەڵامی دروستیان بۆ وەرەگرم. دکتۆرە جۆرێکی دیاریکراوی شێرپەنجە هەیە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە خواردنەوە هەبێت؟ ڕاستەوخۆ زیاتر شێرپەنجەی گەدا شێرپەنجەی کۆڵۆن سوورێنچێک طبعا هەنێ بەحث هەیە کە ئاماژە بۆواکەن خواردنەوەی چا بە گەرمی هۆیەکە کە ممکنێکێک بێت لە هۆکارەکان بۆ توشبوون بە شێرپەنجەی سوورێنچێک. طبعا ئێمە کە ئەڵێن چا مەبەستمان چاکە نییە مەبەستمان گەرمیەکەیەتی. کاتێک ئێمە زۆر جار چاکە هەر بە گەرمی یەکسەر ئەیخۆینەوەی ڕۆژی دوسێ جار ئەم گەرمیە بەردەوام ناوپۆشی سوورنچکەکە وەکو سووتانن ئیریتیشن نازام ئەگەر ناوپۆشەکەی تێک ئەچێ بە شێوەیەکی مستەمر لەسەر مەدای چەند ساڵێک ممکنێکێک بێت لە هۆکارەکان بە توشبوون بە شێرپەنجەی سوورێنچک. باشە کەواتە با بێنە سەر هۆکارەکانی دیکەی شێرپەنجە. هەنێ خێزان هەیە دانەیەک دوان سییانیان تووشی شێرپەنجە بن هەنێ خێزانیش توش بوویانتیانە. ئەکرێ بڵێن شێرپەنجە وەکو جینێک وایە لە خێزانێکا بێت و بچێ؟ خۆی شێرپەنجە کە دروست ئەبێ بەهۆی گۆڕانکاریەکە لە جینەوانێ. اینجا کە ممکنە ئەم جینە کە گۆڕانکاری بەسەرایە طبعاً ئێمە دوو جۆر جینمان هەیە. هەنێک جینمان هەیە کە تووشی شێرپەنجەکە بە هەر لە کەسەکە خۆیان ئەمێنێتەوە بە بۆ ماوەی ناگوێزرێتەوانێ. بەڵام سەنە جۆری جین هەیە ئەگەر خەلەلەکە لەوانە ڕوو ببە ئەوە ئیمکانیەتی گواستنەوەیان هەیە بۆ وەچە. بۆیە هەنێک عائلە کە ئەبینین شێرپەنجیان هەیە خەلەلی جینیان هەیە یەکێک لەو جینانیان کێشیتیایە کە ئەگوازرێتەوانێ لە باوانەوە بۆ وەچە. بۆی ئەم عائیلانە و شرتیژنی یەک جۆر شێرپەنجە بێ ینی هەنێک جین هەیە هۆکارە بۆ توشبوون بە چەند جۆرێک لە شێرپەنجە. بۆیە زۆر زەڕورە ئەو عائیلانە زوو بەتەنخوایانەوە بچن زوو بچن پشکنین بکەم هەر لە تەمەنێکی گەنجیانێ پێش ئەوەی ئەعرازیان تیا دەربکەوێت.
زۆر باشە و عددیشیان کەمن زۆرنی یعنی ئەگەر هەموو شێرپەنجەکان کۆکەینەوانێ لە سا 5 بۆ 10 سەبەبەکەی بۆ ماوەیە ما باقەکەی تری بۆ ماوەیی نییە. یەکێک لە پرسیاری بینەران باسی خواردنەوە گازیەکانی کردووە. خواردنەوە گازەکان ئەکرێ بڵێن خراپە بۆ شێرپەنجە؟ خراپە ئەیش بە حکمی ئەو شەکرە زۆری کەتیایەتی شەکری زۆر وەکو باسم کرد هۆکارێکە بۆ زیابوونی کێش بۆ کۆبوونەوەی چەوری زۆر چەوریش وەکو معمەلێک وایە هەنێک هۆرمۆنات دروستەکە کە هۆکارم بۆ توشبوون بە شێرپەنجەیەک لە هۆرمۆنەکان هۆرمۆنی ئینسولین ئێسترۆجینە کەم هۆرمۆنە خۆی بە تەبیعی لە جسمی ئافرەتا هەیە و بە نسبەتی کەمیش لە جسمی پیاوانە هەیە کاتێک لە حەدی خۆی زیاترێک ئەبێ بۆ ماوەیەکی زۆر ئەو کەسە بەرکەوتی ئەم هۆرمۆنە ئەبێ ممکنە لە ئافرەتانە هۆکارێک بۆ توشبوون بە شێرپەنجەی مەمەک لە پیاوانیشە هۆکارێک بۆ توشبوون بە شێرپەنجەی پرۆستات. باشە دکتۆرە خۆتەزانی ئەو نەخۆشانەی کە تووشی گرفتی لەو جۆرە بوون و چارەسەری کیمیایی وەرەگرن یەکێ لە گرفتەهرە گەورەکانیان ئەوەی خواردنیان باش بۆ ناخورێت کەواتە پێمان بڵێ لە کاتی وەرگرتنی چارەسەری کیمیایی و بە درێژای ئەو چەند هەفتەیە ئەو خواردنانە چین کە کرێ نەخۆشێکی شێرپەنجە پشتی پێ بەستێ هەم بۆی کە لە وشک نەبێتەوە هەم بەرگریەکی باشتر بۆ جەستەی خۆی دروستکات. بەڵێ طبعا علاجی شێرپەنجە علاجێکی قورسە ئاسان نییە نەخۆش ئەو فترەی کە وەری ئەگرێ بەڕاستی پێوەی ئەناڵێنێ مەشاکلی زۆر بۆ دروستە بێ هەر لە کەمبوونەوەی شەهیەت لە سولانی مەناعیدا بەزێن تووشی سکچوونی کا ڕشانەوەی کا کەم هێزی کەم حەواسی بۆیە جسمی زۆر لاوازە بێ پێویستی بەوەیە تاقەیەکی باش وەربگرێ و بالفعل زۆریان خواردنیان بۆ ناخورێت نەک لەبەر کەمبوونەوەی شەهیەت بۆ نمونە ئەو کەسانی کە سوورێن چکیان تووشی شێرپەنجە بۆ ئێمە تیشکیان عینێ ئەو تیشکە هەموو ناوپۆشی سوورنچک ئەسووتێنێ لەبەرەوە خواردنەکە هەر بۆی ناچێتە خوارەوە یان هەنە جار کە مەناعەدا ئەبەزێت کەسەکە ناودەمی ئەبێ بە تڵۆق بێ بە فتریات کەیکەکە لە مشکی لە باوەکان لە توژبوانی شێرپەنجە ئەمانی جارێکی کە خواردنیان بۆ ناخورێت طبعا ئەگەر نەخواردنی خواردنەکە تا حدێک بێ کە کەسەکە زۆر زۆر بە لاوازی بکە وای بکە لە جێگایە بیخە ئەو مەجبورە بین ئێمە داخدی نەخۆشخانەی بکەین مادێکێک کە TPN پێ ئەوترێ کە گیراوەیەکی شلەیە کە بڕێکی چاک لە پرۆتین و لە چەوری و لە مادە معدنیەکانی تیان مەجبور ئەبین ئەوانەیان بینێ غیری ئەو ئەگەر نەخۆشەکە توانی شلەمەنی هەرچۆنە بێ بیخواتەوانێ هەنە جۆر شیر هەیە کە لە بازارە ئەفرۆشرێ کە ماوەدە غیزائیەکانی هەمووتیایە ئێمە تەوسیان ئەکەین کە ڕۆژی 3-4 پەرداخ لەو شیرە بخۆنەوانێ کە هیچ نەبێ وەکو ئەوە وەجبێک نان بخوا غیری ئەوە ئێمە ئەبێ معالەجەی سەبەبەکە بکەین چی وای لێ کردو کە ئەو نانی پێ نەخورێ ئایا مەناعەتی دابەزیوە خوێنێتی دابەزیوە ئیلتیهابی شوێنێکی هەیە بەپێی ئەوە هەر نەخۆشەوە بەپێی هۆکارەکەی ئێمە گەر چارەسەری بکەین ئەتوانین بهینەوە سەرتایم و بتوانێت خۆراک بخوا. باشە دکتۆرە ڤیتامین B7 پرسیار کراوە شتیوامان هەیە؟ نەخێر هەتاکو ئێستا بۆ سەبەب یان بۆ باشی ئەڵێ چیە و لە چیا هەیە؟ نازانم من نەمبیست بەڕاستی بەڵام بەزۆکۆی ڕبتێکی هەبێ بە شێرپەنجەوانێ هەتاکوسی هیچ بەحسێک و هیچ مەزدەرێک باسی ئەوەی نەکردووە کە سەبەب بێت یاخود ئیستیفادەی هەبێت. باشە دکتۆرە باسی ئەوە بکەین ئەوانەی لە قۆناغی چاکبوونەوەی شێرپەنجەیان چۆن وا بکەن لە ڕێی خۆراکەوە تەندروستیان باشترکەن بەرگریان باشترکەن خۆراکی زۆر باش و سروشتی چییە بۆ ئەوانەی لە چاکبوونەوەیان خۆ ئەگەر من باسی خۆراکە خراپەکان بکەم ترماباقێکی بە باش ئەمێنێت ئەوانێ یەکێک لەوانە خۆراکی چەوری زۆرە چەوری و گۆشتی زۆر ئێمە فاسفودەکان یاخود خۆراکی خێرا کە لە وڵاتی ئێمە زۆر ئەو باوە نییە مقارنەتەن بە ئەوروپا و بە ئەمریکا بەتایبەت بەڵام ئێستا ئەیبینین وردە ئەو ڕەچکەیە لە گەشەکردن ئەو ترێنتە لە زیابوونایە کەمە بەڕاستی شتێکی زۆر باش نییە خراپە یعنی ئەمە هەتا ئەتوانین حد الئیمکان لە خواردنە فاسفودەکان لە خواردنی سوورەوە کراوە بە دلیڤەری بۆمانیان بە دلیڤەری بەردەوام لە کۆڵانەکانە فلەبەر ئەوە تۆزێک ئاگاداری ئەو نقطەیە بین هەتا ئەتوانی لە خواردنی سوورەوە کراو لە گۆشتی زۆر ئەمانە تۆزێک دوورکەینەوە بەدیلی زۆرە سەوزە و میوە بەدیلێکی زۆر باشە و هەنێ سەوزەوات هەیە کە ئەتوانرێت بە ئوسلوبێک لێ بنرێ هەم لە
مواد غذائية جي گۆشتەکە ئەگرێتەوە بۆمان هەم لە تامیشە ئەتوانین بە ئوسلوبێک لێ بنرێکە تامی گۆشتەکە بات فلەبەرەوە لە هەڵبژاردننی جۆری خواردنەکان ئەبێ ئێمە زۆر وریابین سەوزەواتێکی زۆر بخینە ناو خواردنەکانمانەوەنێ و تاکو ئەتوانین لە گۆشت و لە خواردنە سوورەوە کراوەکان تۆزێک بە دوور ببین. باشە جگەلەوە لایانی دەرونی لە نەخۆشانی شێرپەنجە چۆن ئەکرێ هاوکاری بکرێ ئەوانەی کە لە چواردەوری نەخۆشەکەن چی بکەن؟ خۆی طبعاً کە بە کەسێک ئەڵی شێرپەنجەتە نەک خۆی بەڵکو عائیلەیەک بەڕاستی بە تەواوەتی حاڵیان وێران ئەبێت فەلەبەرۆ زۆر ضرورە ئەو فترەیە هەم کەسەکە و هەم کەسانی دەوروبەریشی زۆر بەقوت بن معنەویاتیان زۆر بەرز بێ دعمێک بن بۆ نەخۆشەکە و خەڵکانی دەوروبەریش هاوکاریان بکەن ئێمە مشکلەمانەیە هەنە جار کە نەخۆش لە نەخۆشخانە ئەکەوێت بەڕاستی سەردانکەرێکی زۆری هەیە کە ئێمە بە هیچ جۆرێک پێمان خۆش نییە چکۆم ئەو کەسە زۆر جار مەناعیدا بەزی ئەمە بۆیە داخڵی ئەکەین کاتە ئەو هەموو سەردانکەریەت ممکنە مەصدەرێک بێ بۆ ئەوی کە بەکتریایەکی بۆ بێنێتەوە ڤایرۆسێکی بۆ بێنێتەوەوانێ مشکیلەکی لەسەر شانی ئەوەی تر قورسکە فلەبەر ئەوە ئەو نقطەی بێ زۆر ئاگارمان لێ ئێمە لە خۆشخانەی هیوا بەشێکمان هەیە بەشی چارەسەری دەرونی ئەو نەخۆشانی کە ئەزانین زۆر ڕووخاون زۆر وریان دابەزی ئەوم ئیحالی ئەو بەشانێکی کە کەسانی ستافی مەزبوط و ئەکادمی لێیە کە ئەتوانین بە حد الئیمکان هاوکاربین لەگەڵیانە. زۆر باشە بە دەر لەلایەنی دەرونی چی بە گرنگە زانی بەگشتی لە نەخۆشی شێرپەنجە و لە نەخۆشانی شێرپەنجە بێ بینەرانمانی بڵێ گرفتان ڕۆژانە لەگەڵ چیا هەیە؟ طبعاً ئێمە لەگەڵ نەخۆشەکانە یەکەم مشکلەمان گرفتی دەرونی و ڕوخانی ورەیە ینی بەڕاستی کە ئێمە لەبەروی وەکو کۆمەلگا ئێمە ئەم نەخۆشی وەکو فۆبیایەکی لێ هاتووە ترسێکی گەوری لێ هاتووە باش وەکو واقعەکە بە ڕێزت چۆنی بینی وەکو پزیشکێکی شێرپەنجە لە سەدا چەنی نەخۆشەکانی لای بە ڕێزت باش ئەبن با پرسیارەکە ئەوها لێ بکەین وەکو باشبوون سبەیەکی زۆریان باش ئەبن چکۆم لە ئێستاە عیلاجی باشمان هەیە ئیمکانیەتی باشمان هەیە ئەجیزەی باش هەیە کادر و دکتۆری باش هەیە فەلەبەر ئەوە عیلاج و چارە سەربوون و نەتیجەمان تا حدێک زۆر باشتر ئێمە بڵام گرفتمان لە چیایە کە نەخۆش درەنیەت بۆ لامان چۆن ئێمە زۆر جار لەبەر ئەوەی کە لە ترسی ئەوەی کە شێرپەنجە بێت کەسەکە عرازەکانی خۆی باز ناکە لە ماڵەوە و خۆشی بەتەنیەوە ناچێت کاتێک گێت بۆ لامان گرێکی زۆر گەورە بووە بڵاو بۆتەوانێ ئێمە ئەمەلی چاکبوونەوەمان نیە چکۆم ئێمە شێرپەنجە مەراحیلە بە شێوەیەکی گشتی باسیکەم 4 مەرحلەمان هەیە یەکەوە بۆ 4 یەک هەرە باشەکەیەتی هەرە بچکۆلەکەیەتی ئەو جۆرەیە کە ئیمکانیەتی چاکبوونەوە تێپەڕێنی زۆر باشە مەرحلە چواریش ئەو مەرحلەیە کە بەتەواوەتی نەخۆشەکە بڵاو بۆتەوانێ لە مەرحلە چوارە ئێمە ئەمەلی چاکبوونەوە و تێپەڕاننمان نییە بەس هەدەفی عیلاجەکەمان ئەوەیە ئەو فتری کە لە ژیانەمایەتی بە کەمترین ئازار و بە کەمترین ئێشەوانێ بەڕێی بکە بۆیە زۆر ضرورە هەرچ کەسێک کاتێکە هەستەکە گرفتێک هەیە هەستەکە گرەیەک هەیە لە شوێنێکیان بیست خاستن لە مەمکە کە ئافرەتان زۆر شەرم ئەکەن لەم مۆزوعە بێن بەتەن خوانەوە بووی علەقل نەخۆشیەکەی تێپەڕێنە بۆ ماوەی چەند مانێک بێت بۆ نەخۆشخانەی هیوا و عیلاجی چارەسەر و کیمیایی وەربگرێت و ناڕەحەتی ببینێ باشترێکە و گلۆی مەدەل حیاتی عیلاج وەربگرێت و ناڕەحەتی ببینێت طبعا ئەمەش ڕەبتی هەیە بەسەر کەمی هۆشیاری تەندروستی کۆمەڵگاکە بە شێوەیەکی گشتی کە بەڕاستی ئێمە وشیاری تەندروستیمان زۆر کەمە زۆر نزمە یعنی ئەو خەلالانەی ئێمە جسمی خۆمان ناناسین بە شکلێکی گشتی بۆیە کاتێک کە خەلە لە گڕوئەیە ناشتین بەتەنیاوانێت سەبەکە هەرچیەک شەرم بێت مەشاکلی کۆمەڵایەتی بێت کە ئێمە ئەوە زۆر هەستی پێکەین ئەی بینین خاستن لە دەرەوەی سنتەر و لە دەرەوەی شارەکانە مشکلەیەکی تر هەمانە کاتێک کە نەخۆش ئەزانەیە گرەیەکی هەیە ئەچێ بۆ ئەم لاو بۆ ئەو لاو ئەم دکتۆر عەمەلیاتێکە ئەو عیلاجی ئیلتیهاباتی ئەیاتێ کاتێک گێت نەخۆشەکە بۆ لامان نازانین چۆن ڕاستی کەینەوانێ عملیاتێکی بۆ کراوە کە ئەوە بووی نەکرا مەجموعی عیلاجی وەرگرت و ئەوە بووی وەری نەگرتە یعنی من ئەمە هەمووی خەتای نەخۆشەکە یاخود خەتای خەڵشتریشی تایە خۆی بەگشتی علاقی بەسەر سیستمی سەحەوەیە
يعني سیستمی الصحة بەڕاستی سیستمێکی لاوازە وزائدا مستەوای سەقافی کۆمەڵگاکە ینی پێم ناخۆشەکە و کەلیمە ئەڵم بەڵام بەس بەداخەوە واقعەکە کە مستەوای سەقافیمان بە شکڵێکی گشتی لە هەموو بوارەکە و بزاد لە بواری تەندروستیە زۆر نزمە ینی من ڕجام لە نەخۆش ئەوەیە کاتێک ئەزانەیە کە گرەیەکی هەیە یەکێک پێی ئەڵێ گرەیەکت هەیە پێش ئەوەی هەرچ ئیشێکە بە تایبەت عملیات چونکە عملیات کرا گەڕانەوەی تۆزەک زەحمەتە سەردانێکی نەخۆشخانەی هیوا بکە و معلومە بۆ هەموو لایەک ئێمە نەخۆشخانەی هیوا بەبێ بەرامبەرە هەموو شتێک بۆ نەخۆشەکە ئەکرێ بەبێ بەرامبەر عەلەقل بێت سەردانمان بکە لەوێ ئێمە هەنێ ڕوونکردنەوەی بۆ بین خەریتەکەی بۆ بکێشین دوای ئەوە خۆی بە حڕێتی خۆی لە لایکی عملیاتەکە ئاکا لەکوێ عیلاجەکە وەرەگرە حڕی خۆیەتی بەڵام بەس عەلەقل ئێمە ڕێگاکەی بۆ ڕوونکەینەوانێ بۆ ئەوی بە تاریکیان نەڕات و بە غەڵەتان نەڕات چکۆم زۆر جار بۆمان ڕاست ناکرێتەوانێ زۆر باشە دکتۆرە سپاس بۆ بەڕێز سپاس بۆ ڕێنمایەکانت ومێدمان ساقی و سەلامەتیە بۆ ئێوەش بینەرانی خۆشەویست دوور بن لە هەموو گرفت و نەخۆشیێک